بابەتەکەی من باس لەوە دەکەین کە تا چەندە گرینگە ئەو هاوڵاتیانەی کە دەنگ دەدەن بە تایبەتی ئەوانەی لە سنووری پارێزگای مووسڵن و دانیشتووی هەرێمی کوردستانن بزانم کاندیدەکانی ئەو سنوورە پلان و بەرنمەیان چییە بۆ ئەوانە و داواکاریەکیشیان هەیە. کاک سەردا لەگەڵم دەبێت سەردا سیامەند کاندیدی ژمارە سێ لە لیستی هاوپەیمانی خەڵکی نینەوە 281 کاک سەردا سڵاو لێبێ بەهۆی ئەوەی کە ناوچەکەی ئێوە نزیکە لە پارێزگای هەولێر بە تایبەتی سنووری مەخمور و گوێڕ و دیبەگەشی لەگەڵدایە پلان و بەرنامەی ئێوە چییە و چ داواکاریەکتان لەو هاوڵاتیانە هەیە کە مافی دەنگدانیان لەوێ و بەڵام خۆیان دانیشتووی پارێزگاکانی هەولێر و شوێنەکانی دیکەن. سلااو لە ئێوەش سلااو لە بینەران بڵێ سوپاس. من سەردار سیامەند مەخموریم کاندیدی ژمارە سێم لەسەر لیستی ئیتیحاد ئەهل نینەوە ژمارە 281 هەڵگری بڕوانامەی بە کالیۆریۆسم لە یاسا و لە ئێستاشدا لێپرسراوی ماڵبەندی بیستی ڕێخستنی قەرەچووغم. بە تاکید ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایەکان بە پلانێکی چڕوپڕ بۆ پارێزگای نینەوە بە تایبەتی کە زۆربەی زۆری خەڵکەکەی هەم کوردن دانیشتوی ئەو سنوورانن و هەم زۆر بەشیان دانیشتوی پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و ئەوانن. ئێمە بۆ هەڵبژاردنەی ئەو جارە وەکو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە هەمان شێوە ئێمە بەرنامەی خۆمان هەیە لە سێکتەری کشتتوکاڵ بۆ پێی کە سنوورەکەی ئێمە سنوورێکی کشتتوکاڵیە و 180 خەڵکەکە احتیمادی سەرچیان لەسەر کشتتوکاڵە. بابەتی تر سەبارەت بە وەی کە سنووری ئێمە بەداخەوە تا ئێستا کۆلیژی تێدا نیە لەو قۆناغی ئێستا ئێمە خوێندکارەکانمان لە شار و شارۆچکەکانی تر دەخوێنن ئەوەش ئەرچی قورسی لەسەر شانی خەڵکەکە دروست کردووە وای کردووە یعنی ئەو خێزانە بە ناچاری هەم بگوازنەوە بۆ هەولێر و شارەکانی تر تا منداڵەکانیان دەرفەتی خوێندنیان هەبێ و لەگەڵیان بن. ینی ئەوە کاریگەری لەسەرەوە دەکە ئەو شوێنانە کوردەکانی ژیانی ئەو شوێنانە بەجێبێڵن و چۆڵ بکەن. بۆیە دروستکردنی کۆلیژێک لە ئێستاکە لە ئایندەدا ئومێدی ئەوەم هەیە انشاءالله ببێتە زانکۆ. ینی هەم ڕێگا دوورەکان نزیک دەکاتەوە هەم وا دەکا و خەڵکە ئەو خوێندکارە بە ڕێزانە ئەو کچوکڕانە لە شوێنی خۆیان بخوێنن. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاریەکتان لەو هاوڵاتیانە هەیە کە تاوەکو ئێستا خۆیان یەکلایی نەکردوێتەوە کە لە ڕۆژی جەنگدان دێنە ئەوێ دەنگ دەدەن یاخودنا بە شێوەیەکی دیکەش دەتوانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار دەکات و کاراسانی بۆ هاوڵاتیان دەکات بە تایبەتی ئەوانەی کە بیانەوێت بێن دەنگ بدەن لەوێ. بەڵێ سوپاس. من لێرە وەکو پەیامێک بۆ خەڵکی سنووری ناوچەدا بڕێنراوەکان بە گشتی ینی سنوورەکەی ئێمە تایبەتمەندێکی خۆی هەیە بۆیە من لێرەوە داوا دەکەم وەک چۆن ینی ساڵی پار کە سەرژمێری گشتی ئەنجامدرا لە مانجی 11 لە 2021 مانجی 11 خەڵک بە جۆش و خوێشێکەوە هاتن بەشداریان لە سەرژمێریەکە کرد. ئەوەش ینی نیشانەی ئەوەیە کە خەڵک تا ئێستا پەرۆشن بۆەوەی ئەو سنوورانە قەرەباڵغتر بکرێنەوە کە لە ماوەی ڕابردوو بە هەر پلان و بەرنمەیەکی حکوومەتی عراقی بێ هەوڵیان داوە چۆڵی بکەن. بۆیە من داوا دەکەم ئەو هەڵبژاردنەی ئەو جارە هەڵبژاردنێکی چارەنووسسازە بۆ تایبەتە بە ناوچەدا بڕێنراوەکان هەرچەندە گشتی عێراقە بەڵام من باز لە سنووری ناوچەدا بڕێنراوەکان دەکەم و داواش دەکەم خەڵکی ئەوانەی کە دانیشتووی پارێزگای هەولێر و پارێزگای نینەوە و پارێزگاکانی ترن بێن و بەشداری بکەن لەو هەڵبژاردنە بۆ ئەوەی هەوڵ بدەین لە داهاتوو ئەو سنوورانە یعنی بە کورد قەرەباڵغ بکەینەوە و بتوانین داکۆکی لە مافی خەڵکەکە بکەین لەو سنوورە. هاوڕێ ئەوەی جێبیست بووی ئەمە بەشێک بوو لە پلان و بەرنامەی کاندیدانی بە تایبەتی سنووری پارێزگای مووسڵ و هەروەها ئەو ئاسانکاریانەش کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو دەنگدەرانە دەیکات کە لە ڕۆژی دەنگدان دەیانەوێت بگەڕێنەوە ئەو سنوورانە چووکە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە ئێستا دانیشتووی پارێزگای هەولێرن و هەم دهۆکیشن مافی دەنگدانیان لەو ناوچانەیە بە تایبەتی لە ئەگەڵ لە هەولێر بێت لە بنمونە لە گوێڕە یاخود مەخمورە یانیشتی بەگە و کۆمەڵک شوێنی دیکەیە کە ئەو گوندانە لەوێ ئەو کاتە بنکەی دەنگدانی یاخود وێزگەی دەنگدانی لێ دەکرێتەوە. هەموو ئاسانکاریە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەڵبژاردنەکانی دیکە بۆیان دەکات بۆ ئەوەی بگەڕێنەوە ئەو شوێنانە و لەوێ دەنگ بدەن.